شاڵاوی تەعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنی. هیوادارم قیادەی کوردی هەست بە و مەسئولیەتە گەورەیە بکە. ئەوانە هاوڵاتی ئێمەن، ئەوانە خەڵکی ئێمە لەو ناوچانە ئەوانن کە بەڵێیان بۆ ڕفراندۆم کردووە، بۆ سەربەخۆیی کردووە، ناکری ئێمە لەم وەسعە دەستبەرداریان بی. هیوادارم بتوانین بە زووترین کات قیادەی کوردی بتوانێت چارەسەری ئەو مۆزوعە بکە بە هەر شێوەیەک. من وەک گەنجێک سەبات بە تەعریبکردنی گەلی کەرکووک بەکارێکی ناڕەوای دەبینم و ئەوە زۆر مستەمێکە لە خەڵکی میلەتی کورد دەکرێت. ئەوە پلانێکە سیاسەتێکە دەست بە میلەتی کورد دەیانەوێ میلەتی کورد لێکەڵ بوەشێنن و دەیان هەوێ کورد ینی بستڵنەوە لەم وڵاتە و کارێکی زۆر ناڕەوایە و هیواداریشم لە سەرجەم لە هەموو بەرپرسەکان هەموو سەرجەم خەڵکی کوردستان یەکڕابن سەبارەت بە یەک ڕێزی گەلی کورد بیان هەوێ خۆشی تەواوی و ئاشتی بۆ نێو گەلی کورد بگێڕنەوە. داوا دەکەم لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەست بکەم بە گفتوگۆ بۆ ئەوەی ڕێککەوتنێک بکرێت لە نێوانیاندا بۆ ئەو خەڵکی کە ئاوارە بووە بگەڕێنەوە شوێنی خۆیان و ئەو ناوچانێکە ئێستاش تەعریب دەکرێن کارێکی باش نییە و پێویستە بە زووی کات چارەسەری بکرێت. پێویستە گەلی کوردستانیش لە نێو خوا یەکگرتوو بن و بە یەکگرتووی بچن بە بەغدا نەگەڵ پەرتەوازێ.